سڵاو ئەم کاتتان باش بینێرانی بەڕێزی خۆشەویست 122 ساڵەی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەرێمی کوردستان لە تەواوی ڕۆژنامەنووسان و هەروەها دەستگا میدیاییەکانی کوردستان پیرۆز دەکەم. لەم یادا پڕشکۆیەدا بە دەرفەت دەزانم کە چەند سەرنج و تێبینیەک لەسەر ڕەوشی میدیای کوردی هەروەها خاڵە سوور و سەوزەکانی ڕۆژنامەنووسان و دەستگا میدیاییەکان لە هەرێمی کوردستان بۆ خۆشەویست بخەمەڕ. ڕێک 90 ساڵ بەر لە ئەمڕۆ ئەو ڕۆژە بوو کاتێک کە بێژەرەکەی ڕادیۆی BBC ئەم هەواڵەی خوێندەوە کە گوتی ئەمڕۆ هیچ هەواڵێک نییە. پرسیار لەدە ئەوەیە کە لە سەردەمێکدا کە شەڕ و شۆڕی نێوان دەوڵەتانی ئەوروپا بەگشتی لە شەڕی دوای جەنگی جیهانیدا لە ئارادا بوو بۆچی هیچ هەواڵێک نەبوو. زۆر لە پسپۆڕانی بواری میدیا بەتایبەت لە سەرچاوەکانی زانستی لە ڕادیۆی BBC و سایتی BBC ئەمەش بۆ دەدەن کە ئەو کاتە هەواڵی زۆر هەبووە، بەڵام ئێمە جەخت لەسەرەوە دەکەینەوە کە چی بکرێت بە هەواڵ، چ ڕووداوێک بکرێتە هەواڵ و چ کاتێک و بە چ شێوازێکیش بکرێتە هەواڵ. ئەمە یەکێک لە ڕێگە سەرەکیەکانە بۆ میدیا و وەروەها ڕۆژنامەنووسانێکە بە شێوەی پرۆفێشناڵ ئەم کارە ئەنجام دەدەن. بە پێچاوانەوە بەشێک لە میدیای کوردی گوێ بەم شێواز و ئاراستەیە نادەن و بە شێوەیەکی هەڕەمەکی هەواڵ و زانیاریەکان بۆ وەرگر و بینەران دەگوازنەوە. دەکرێت باس لەوە بکەم کە میدیای کوردی تەنیا ئەم بۆنەی نییە کە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە، بەڵکو خاوەنی چەندین مێژوو و 122 ساڵ مێژوو بۆ میدیای وڵاتێک و میدیای گەلێک کەم نییە بینەرانی بەڕێز. بۆیە جەخت لەسەرەوە دەکەمەوە کە خۆی لە دوای شۆڕشی 14 تەموزی ساڵی 1958 کرانەوەیەکی زۆر لەسەر مێژووی ڕۆژنامەگەری کوردی داهات و هەروەها پێشبەچوونی زۆر باشی بەخۆیەوە بینی. ساڵی 1960 کاتێک کە ڕۆژنامەی خەبات بۆ یەکەم جار پەخش و چاپی خۆی بڵاو کردەوە. ئەمە بووە هۆیەوەی کە وەرچەرخانێکی باش لە بزاوی ڕۆشنبیری و هەروەها خەبات و تێکۆشانی شۆڕشی کوردیدا بەدی بهێنێ. دوجاریش لە ساڵی 1963 کاتێک کە دەنگی کوردستانی عراق ڕادیۆ دەنگی کوردستانی عراق بێگومان توانێت دەستی بە پەخش و بڵاوکردنەوە بکات. ئەمە بووە هۆی ئەوەی کە ببێتە سەرچاوەیەکی هەواڵی بۆ ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە دەرەوە داهاتنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕووماڵی شەڕی نێوان ڕژێمی بەعس و هەروەها شۆڕشی کوردیدا بکەن. بۆ یەکەم جار لە ساڵی 1991 لە 11 مانگی نۆدا بۆ یەکەم جار پەخشی تەلەڤیزیۆنی کوردی کرایەوە کە گەلی کوردستان بوو کاتێک کە بێژەرەکەی جەمال غەمبار کە بە یەکەم بێژەری کووردا دەنرێ بە شێوەی سربەخۆ لە تەلەڤیزیۆنی کوردیدا بە زمانی شیرینی کوردی قسە بکە. ئەمە خۆی بۆنەیەکی زۆر گرینگە. بۆیە پێشنیار دەکەم کە ئەم ڕۆژانە زیاتر گرنگیان پێ بدرێ بۆ ئەوەی نەوەی داهاتوو ئاشنا بن بە مێژووی ڕۆژنامەنووسی کوردی کە وەکو گەلانی جیهان خاوەنی مێژووی پڕشکۆی میدیایی لە هەرێمی کوردستاندا. ئەمە جگە لەمە پێم باشە ئەگەر لەمە دووە یاسای ڕۆژنامەنووسی هەموار بکرێتەوە یاخود ئەنجومەنێکدا بمەزرێ کە باس لەوە دەکرێت ئەنجومەنی ڕاگەاندن دادەمەزرێت لە داهاتوودا. دەکرێت چەند ڕۆژێکی بۆنەیەکی تر دیاری بکرێن وەکو بۆنەی بێژەرە یان بۆنەی پەیامنێرانی یان بۆنەی ڤیدیۆگرافەر و فۆتۆ جۆرنالیستەکانە. ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی ڕۆژنامەنووسان هەست بە گرنگی و هەیبەتی و کاری پیشەی میدیایی بکەن وەروەها بۆ ئەوەی متمانەیەکی زیاتریش دروست بێت لە نێوان جەماوەر و هەروەها دەستگا میدیاییەکان لە هەرێمی کوردستاندا. لە دوای ساڵی 1991 میدیای کوردی قۆناغێکی نوێی دەست پێ کرد تا ساڵی 2003. هەروەها لە دوای 2003 تاوەکو 2014 ئەمە قۆناغێکی تر بوو بۆ میدیای کوردی. بەڵام بەگشتی پسپۆڕانی بواری میدیا دەڵێن کە میدیای کوردی یان ڕۆژنامەنووسانی کوردستان تووشی شۆکی ئازادی بوون، نەبوونی چاودێری لەلایەن حکوومەتەوە، هەروەها کەمی سزادانی ڕۆژنامەنووسان وای کرد کە هەڵی زۆر لە بواری ڕۆژنامەنووسیدا بەدی بکرێن. لە هەمان کاتدا هەڵەیەکی تر لە میدیای کوردیدا ئەوە بوو کە ژیانی ڕۆژنامەنووسان دابین نەکرا، تەئمین نەکرا بۆ ئەوەی
تەنیا پشت بە پیشەی واری میدیا ببەستێت هەرچی سەبارەت بە ڕۆماڵی تەلەڤیزیۆنە کوردیەکان یان میدیای کوردیە لە ماوەی 2 مانگە ڕابردوو لە ڕوبەڕبوونەوەی هێرشی ڤایرۆسی کۆرۆنا بۆ سەر کۆمەڵگەی جیهانی وەروە هەرێمی کوردستان بە تایبەتی میدیای کوردی توانی ڕۆڵێکی باش ببینێت بەڵام بەگوێرە بە دوواداچوونەوەی کە بۆ 5 تەلەڤیزیۆنی کوردی ئەنجامەمداوە دەرکەوتووە کە 95 تەلەڤیزیۆنە کوردیەکان پەیامی نەرێنی نێگەتیڤیان بڵاو کردوتەوە تەنیا 105 هەواڵ و زانیاریەکانی بە شێوەیەکی گشتی تایبەت بم قەیرانە تەندروستیە هەواڵی پۆزتیڤیان ئەرێنی بوون. بینەرانی بەڕێز ئەمە وا دەکات کە ترسود لە ڕاوکەی زۆرتر یان فۆبیا لە نێو خەڵک دەدروست بکەمە پێ دەوترێت کە جەنگێکی دەرونی بەرامبەر خەڵک بەرپاکە ئەمە پێچەوانی ئیتیکی ڕاگەاندنە لە بریەوە دەکرێت ڕێنمایە تەندروستیەکان زیاتر هەروە پێش بەو بەرنامە و بەرنامانە بەبەسترێتە چۆن خەڵک خۆیان بپارێزن. لە کۆتاییشدا زۆر بە کورتی دەمەوێت ئەماژە بە دەم کورد یەکێک لەو سایتە پرۆفێشناڵانەیە کە لەلایەن کۆمەڵێک لە تابیانی دەرچووی ئەکادمیەکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا دامەزراوە با پشت بەستن بە پلاتفۆرمی نوێ بە ڤیدیۆ و تێکست و فۆتۆ لەسەر وێبسایتی www.damkurd.net وەشان دەکات. هیوادارم کە خوێنەر و وەرگری پەیامەکانمان بن. سوپاستان دەکەم کە بینەر بوون، شاد و بەختەوار بن و دووبارە 122 ساڵەی ڕۆژی ڕۆژنامەی کوردی لەوەی خۆشەویست پیرۆز بن.